سڵاو بەڕێزان بۆ وانەی دوازدە لەگەڵتانم بۆ فێربوونی زمانی ئینگلیزی هیوادارم سوودی لێوەربگرن. سەرەتا لە هەفتەی پێشتریش باسی پاس سیمپڵمان کردواتە ڕابردووی سادا ئەم هەفتەیە بە تەواوی تیشکی دەخەینە سەر و ئەمە بابەتێکی زۆر گرنگە ئەگەر تەنیا لێرە 1 و 6 نەزانی ناتوانانی هەنگایەک بەرەو پێشەوە بڕۆی بۆیە کە ئەم بابەتە بە ئاسانی وەرمەگرن و هەوڵدەن بە ڕێکوپێکی چۆنیەتی بەکارهێنانی ڕستەکان بەکار بێنن. ڕاستە بابەتێکە ئاسانە بەڵام ئەمە ناوڕۆکی زمانی ئینگلیزی. ئەگەر تۆ بۆ نمونە ئەم بابەتەی ئەمڕۆ شەرحی دەکەین هەمووی بزانی کەواتە دەتوانانی بە ئینگلیزی قسە بکە، ینی کاروباری خۆت بەڕێ بکەیت. سەرەتا کۆمەڵێک نمونەمان داوە وەکو دەیبینن لێرەدا جیاوازی خوێندنەوە پرۆناوسیشن کە کاتێک ئیدی دەچێتە سەر وشەکان دەچێتە سەر ئینفینیتیڤ واتە ڕەجی وشەکان، یان تۆ دەتوانی پێی بڵێ پرێزنت سیمپڵ ڤێرب، ینی کردار لە حاڵەتی پرێزندا هەر جۆرێک ناوی دەبێت کێشە نیە، بەڵام گرنگەوەی کردارێکی سادە کە هیچ شتێکی نەچوو بێتە سەر بە ئیدی دەبێتە کردار بۆ حاڵەتی ڕابردوو. و لە بابەتی پێشتر هەندێک کردداری شازیشمان باس کرد کە شازن و دەبێت لە بەریان بکەیوە لێرەش پێم وە چەند نمونەیەکمان هەیە. لە نمونەی وەکو وەرک واتە بەواتای کارکردن دەبێتە وەرکت سیرکەن، کاتێک ئیدی دەچێتە سەر بەتی دەخوێنرێتەوە وەرک وەرکت، وۆچ وۆشت، کوک کوکت. ئەم وشانە کاتێک ئیدیان دەچێتە سەر ئیدیەکە بەتی دەخوێنرێتەوە. ئەمەش کۆمەڵێک هۆکاری هەیە بە گوێرەی کات خۆتان لەگەڵی ڕادێن و بۆ نمونە لێرە کاتێک TCH کۆتایی هات پێ کاتێک کەی کۆتایی هات پێ بەم جۆرە دەخوێنرێتەوە. وەرک بەواتای کارکردن دێ، وەرک دواتە کاری کرد، وۆچ بەواتای سیرکردن دێ، کوک بەواتای چێژ لێنان دێ یان ئامادەکردنی شتێک. دەبێتە وەک دەبێتە وەرکت بە ئیدی، وۆش دەبێتە وۆشت، کوک دەبێتە کوکت. نمونەیەکی ترمان هەیە کە ئیدی بە د دەخوێنرێتەوە، ئەویش پلەی پلەید، ستەی ستەید، لیسن لیسنت لیسن لیسنت. ئەم نمونانە پلەی بەواتای یاریکردن دێ، ستەی بەواتای مانەوە دێ، لیسن بەواتای گوێگرتن دێ. هەروەها کۆمەڵێک ڤێرب و کردداری ترمان هەیە بە ئت دەخوێنرێتەوە وەکو ڤیزت بەواتای سەردانکردن، ڤیزتت، ڤیزت ڤیزتت، ڤیزت ڤیزتت، واتە سەردان. ڤیزت بەواتای سەردانکردن دێ، ڤیزتت بەواتای سەردانی کرد، وۆنت وۆنتت، هەیت هەیتت. بەم جۆرە دەتوانی کردارەکان بخوێنیتەوە و ئەم کردارانە بە دڵنیاییەوە دەبێت لە بەرتان بن، چونکە ئەمە سادەترین کردداری ئینگلیزی ناکرێت لێرە کردارێکیش نەزانی، ینی بە دڵنیاییەوە دەبێت هەموو ئەم کردارانە لەبەر بێ اینجا هەنگایك بچیتە پێشەوە. ڤیزت بەواتای سەردانیکردن، وۆنت بەواتای ویستن، هەیت بەواتای ڕغلێبوونەوە. لێرە تێبینیەکم بۆ نووسین ئەم یاسانە تەنیا بۆ ئەو کردارانە دەگونجێت کە سربەخۆن، لەگەڵ واس و وێر ناگونجێت. پێشتر باسمان کردووە، وەک باسمان کرد دوو جۆر کردارمان لە زمانی ئینگلیزیدا هەیە، کردارێک کە لە زمانی کوردیشدا پێی دەڵێن کردداری بەهێز، ئەو کردارانن وە کردداری لاوازمان هەیە کە واس و وێرە یان ئس و ئاڕ و ئامە. بۆ نمونە کاتێک دەڵێ ئاەم ئە تیچەر، لێرە کردارێکی بەهێز بوونی نییە، من مامۆستامە لە زمانی کوردی و ئەیە دەبێتە، و لە زمانی ئینگلیزیە ئای ئەم. ئەمانە کردداری لاوازیان پێ دەڵێن. کاتێک دەبێتە ڕابردوو تۆ دەڵێ ئای ئەم ئە تیچەر، بۆ ڕابردوو دەڵێ ئای واس ئە تیچەر، ئەم دەبێتە واس. هەموو ئەو کردارە لاوازانەی تاکن دەبنە واس. ئای واز ئە تیچەر، هی واز ئە تیچەر، یان ئەگەر کۆبن دەبێتە they are a teacher واتە ئەوان مامۆستان. کاتێک دەبێتە پاست دەبێتە they were
سیرکەن وێر بەواتای ئەوان بۆ پاست یعنی ئەوان بوون من بووم سیرکەن ئەمە ئەم قانونانەی باسی دەکەین لەگەڵ ڤێرب تو بی یان لەگەڵ واس و وێر و ئیس و ئەم و ئار ناگونجێت تەنیا بۆ کردارە سەر بەخۆکانە ئەم بابەتەمان پێشتر باس کردووە ئەو کەسانێک کە نەیان بینیوە دەتوان بگەڕێنەوە بابەتەکانی پێشتر لێرە کۆمەڵک نمونەی ترمان داوە دەبێ ئەم نمونانەش بزانن بێگومان ئەگەر دانێکیان نازانتکە هەوڵدان لە بەریان بکەن گۆتە پلیت واتە هەستان لە خەو بە درەنجی یەستردەی شی گۆتە پلیت واتە یەستردەی بەواتای دوێنێ سیرکەن کاتێک دەبێتە ڕابردوو عادەتەن ئەم جۆرە وشانە بەکاردێک کە لە سلایدەکانی دواتردا کۆمەڵک گوشەی لەم جۆرەم پیشان داون یەستردەی واتای دوێنێ یەستردەی شی گۆت ئەپ لیت دوێنێ کچەکە درەنگ لە خەو هەستا خاڵێکی تریش کە پێویستە لێرە باسی کەم لە ڕابردوودا شی هی ئیت وی ئای هیچ جیازێکیان نییە وەکو ڕانەبردوو نییە ئەوان ئێسی بچێتە سەر ئەو نەیچێتە سەر هەمووی وەکو یەکەن بۆیە ئازانترە لە مرۆوانگەیەوە yesterday she got a blade واتە دوێنێ ئەو درەنگ لە خەو هەستا yesterday she had a big breakfast واتە هاد واتە هەیبوو ڕابردووی هاو و هاسا yesterday she had a big breakfast واتە دوێنێ ئەو نانخواردنێکی بەیانی گەورەی ئامادە کردبوویان هەیبوو yesterday she played tennis واتە دوێنێ ئەو یاری تەنسی کردووە yesterday she went to work واتە دوێنێ ئەو چووە بۆ کارکردن یان دەتوانین بڵێ yesterday she went to school ئەو چووە بۆ قوتابخانە یان هەر شتێک هەر ڕستەیەک لەگەڵ ژیانی خۆتدا بیگونجێنی went کردارێکی شازە بۆ خۆی لە ڕانەبردوودا گۆیە واتە بەیسەکەی ئینفینیتیڤەکەی گۆیە ئەگەر ئەم ڕستەیە بکەینە ڕانەبردوو دەڵێن she goes to work واتە ئەو دەچێ بۆ کارکردن بەڵام کاتێک yesterday هەیە واتە دوێنێ واتە دەبێت ڕستەکە ڕابردوو بێت دەڵێ yesterday she went go دەبێتە went to work ئەو دوێنێ چوو بۆ کارکردن yesterday she went shopping واتە بازارکردن دوێنێ ئەو چووە بۆ بازارکردن yesterday she stayed at home واتە دوێنێ ئەو لە ماڵەوە ماوەتەوە stay بە ئیدی دەبێتە ڕابردوو مانەوە بەواتە stay دێ کاتێک بە ئیدی دەیکێ ڕابردوو واتە دوێنێ ئەو لە ماڵەوە مایەوە yesterday she bought a newspaper دوێنێ ئەو ڕۆژنامەی کڕیوە بای دەبێتە بۆ پێشترش باسمان کردوانەکەی پێشتر yesterday she listened to music سیرکەن listen عادەتەن توی بەدووادا دێ چونکە هەمیشە تۆ ناتوانین listen for music هەڵەیە عادەتەن لە هەمیشە بە دوای لیستنەوە تو هەیە yesterday she listened to music دوێنێ ئەو گوێی لە میوزیک گرتووە yesterday she saw some friends دوێنێ ئەو هەندێک لە هاوڕەکانی بینیوە سی دەبێتە ساو ئەمە شازە yesterday she watched TV ئەو دوێنێ سەیری تەلەڤیزۆنی کردووە yesterday she worked at a computer دوێنێ ئەو لەسەر کۆمپیوتەرەکەی کاری کردووە yesterday she cooked a meal دوێنێ ئەو خواردنی ئامادە کردو سیرکەن کاتێک بۆ نەو کوک دەخوێنین و ناڵێن yesterday she cooked a meal نەخێر دەڵێن yesterday she cooked a meal ئەمە زۆر ڕاستە بابەتێکی گرینگە pronunciation بەڵام من وەکو خۆم وەکو پێشنیاری خۆم ئەگەر pronunciationیش کێشەیەکتان هەبێ بە گوێرەی کاتێک تۆ سەیری فیلم دەکەی کاتێک زمان بەکاردێنی وردە لەگەڵی ڕادەی و pronunciationت چاک دەبێت ئەوەی گرنگە ئێستا بتوانی گرامەر بە ڕێزمان بە ڕێک و پێچی بەکاربێنی چونکە ئەگەر بڵێ کوگد هەموو کەسێک تێدەگا ینی ڕاستە pronunciation گرنگە دیسان بەڵام بە گوێرەی کات وردە لەگەڵی ڕادێنە ئەگەر یاساکان تطبیق بکەن yesterday she went to bed early دوێنێ ئەو چۆتە سەر جێگا بە زووی واتە زوو خەوتووە went to bed سیرکەن went to bed واتە go to bed بۆ خۆی لە حاڵەتی ڕانەبردوواتە چوون بۆ سەر جێگا went to bed واتە چوو بۆ سەر جێگا ئەمە حاڵ دەبێتە حاڵەتی ڕابردوو
لە سلایدێکی تر چۆن دەربارەی ڕابردوو پرسیار دەکەی، چۆن پرسیار وەڵام دەدەیتەوە، چۆن ڕابردوو نەفی دەکەی، نەرێ دەکەی. بۆ پرسیارکردن دەربارەی ڕابردوو always هەمیشە دد بەکاردێنی. کاتێک پرسیار بکەیت دەبێ دد بەکاربێنی، اینجا لە دوای ددەوە بکەر بەکاربێنی، اینجا کردار و تاوەکەرەکەی. چۆن بۆ نمونە ددمان هەیە کاتێک کردارەکە گێت ئەپە واتە لە خەو هەستان دەڵێ ددی یو بکەرەواتە تۆ کە کارێک دەکەی ددی و گێت ئەپ ئێرلی ئایا زوو لە خەو هەستایت سیرکەن. لێرە دیقەت بدەن یەکشت لە دوای دت دەتوان ئەم تێبینیە بنووسن، لە دوای دت، لە دوای دوو، لە دوای دەز، لە دوای ئەم جۆرانەوە ئەم جۆرە وشانەوە هەمیشە کردار بە ئینفینیتیڤ دێ، واتە کردار بە حاڵەتی ڕانە بردوو دێ، واتە کردارێک کە هیچ شتێکی پێوە نەنووسابێ. یعنی ئەگەر ئێمە ئەو ڕستەیە بڵین کە تۆ درەنگ لە خەو هەستایت بۆ ڕابردوو دەڵێن you got up early لەبەر ئەوەی گێت دەبێتە گۆت بۆ حاڵەتی ڕابردوو. بەڵام کاتێک پرسیار لە ڕابردوو بکەین کردار بکەوێتەوە دوای دێت بۆ خۆی دەگەڕێتەوە حاڵەتی ئاسایی خۆی. ددی و گێت ئەپ سیرکەن گۆت بۆ ڕابردووە، بەڵام لەبەر ئەوەی ددمان هەیە تۆ ناتوانین لە ڕستەیەکدا دوو جار بچیت بۆ ڕابردوو، بۆیە دد کاتێک بەکاردێنین ئۆتۆماتیکی کردارەکە دەکەڕێتەوە حاڵەتی ئینفینیتیڤ. ددی و گێت ئەپ ئێرلی واتە ئایا تۆ زوو لە خەو هەستایت؟ وەڵامەکەی هەمیشە بەم جۆرە دەبێت yes I did، بەڵێ من وام کرد، بەڵێ من زوو لە خەو هەستام، no I did not، نەخێر من زوو لە خەو هەڵنەستام. وەک دەزان نۆتیش هەمیشە دەتوانین کورتی بکەوە بڵێ no I didn't، no I didn't. so سیرکەن نمونەیەکی ترمان هەیە did she get up early سیرکەن لەبەر ئەوەی ڕابردووە دەست بەکار نانین بۆ ڕابردوو هەمیشە ددمان هەیە، ئەگەر شی بێ ئت بێ هەر بکەرێک بێ وە کرداریش دەگەڕێتەوە حاڵەتی ئینفینیتیڤ. did she get up early ئایا ئەو کچە زوو لە خەو هەستا؟ no she didn't، ناخێر ئەو زوو لە خەو هەڵنەستاوە. we didn't go to work سیرکەن لێرە نۆتەکەی کور کردوێتەوە we didn't go to work، ئێمە نەچوین بۆ سەرکار. سیرکەن لە حاڵەتی نەفیدا لێرە یاساکەم بۆ نووسیون سەبجێکت هەیە، لێرە سەبجێکت ویە، did not هەیە بۆ نەفی کاتێک ڕستەیەک بکەیتە نەخێر بیکەیتە نەفی. اینجا ڤێرب هەیە لە حاڵەتی پرێزنت، بۆیە پرێزنت دەنووسن بۆ ئەوی ئێوە باشتر تێ بکەن. ئەگەنا جۆرە ڤێرب بە حاڵەتی ئینفینیتیڤی پێدەکرێت، واتە کردارێک کە هیچ پەل و پۆی پێوە نەبێ، هیچ دەستکاری نەکرابێ. واتە کاتێک ڕستەیەکی ڕابردوو نەفی دەکەین و ددی لەگەڵ بەکاردێن ئۆتۆماتیکی کردارەکە دەگەڕێتەوە حاڵەتە ئەسلەکەی خۆی داگەڕێتەوە حاڵەتی ئینفینیتیڤ. بۆیە ناڵێن we didn't went to work، ئەمە هەڵەیە ئەگەر ڕاستە ئەگەر نەفی نەبێ دەڵێن we went to work، بەڵام کاتێک نەفی دەکەین دد بەکاردێنین کردداری دوای دت، کردداری دوای دوو، کردداری دوای دەست هەمیشە دەبێ حاڵەتی ئینفینیتیڤ بێ. بۆیە دەین we didn't go to work، ئێمە نەچوین بۆ سەرکار، didn't بۆ واتای did not دێت، ئەمە بێگومان دەیزانن they didn't go to work، ئەوانیش نەچوون بۆ سەرکار، حاڵەتی ڕابردوو بێگومان. ئەم بابەتە هیوادارم زۆر تەرکیزی بخەنە سەر، ڕاستە ئاسانە بەڵام ئەمە نیوەی بابەتێک زۆر گرنگەوە نیوەی ئینگلیزیەکەتان پێدێنێ. ئەگەر نەتوانن ئەمە بەڕاستی بەکاربێنن کەواتە کێشەیەک هەیە دەبێت چارەسەر بکرێت. بۆ ڕاهێنانیان پراکتیس کۆمەڵێک نمونەم بۆ داناون، ئێوە دەتوان بیگۆڕن بۆ سەر نمونونەکانی ژیانی خۆتانیان ئەگەر شتێک تێنەگەن سەیری فەرهەنگەکانتان بکەن بۆ ئەوی بەباشی تێبگەن. did he get up late ئایا ئەو کوڕە درەنگ لە خەو هەستا؟ no he didn't، نەخێر ئەو درەنگ لە خەو هەڵنەستاوە. did he
play tense سیرکەن لێرە he she it you they فەرقی نییە لە ڕابردوو بکەرەکان کار ناکەنە سەر کردار ئێس و ئەم شتانە زیاد ناوێ did he play tense ئایا ئەو کوڕە یاری تەنسی کردووە yes he did بەڵێ کردوێتی did he have a big breakfast ئایا ئەو کوڕە نانخواردنێکی گەورەی بەیانی هەبووە I don't know من نازانم سیرکەن لەبەر ئەوەی پرسیارەکە دەربارەی ڕابردووە بەڵام ئێمە ناتوانین زانیاریمان نیە لەسەر ڕابردووی ئەو کەسە تەنیا تو دەتوانین بڵێ I don't know نازانم واتە لە ئێستادا نازانم بۆیە ئەم ڕستەیە دەگەڕێتەوە حاڵەتی پرێزنت وە دووی بۆ بەکاردێنین I don't know واتە من نازانم ئەگەر بڵێ I didn't know بەواتە ئەوەی نەمدەزانی بەس پرسیارەکە ئێستا کەسێک پرسیار لێ دەکات تۆ دەوێ بڵێ I don't know من نازانم did you go to the cinema ئایا ئەو چوو بۆ سینەما سۆری ئایا تۆ did you بەواتای تۆ did you go to the cinema ئایا تۆ چوویت بۆ سینەما yes I did بەڵێ من چووم no I didn't نەخێر من نەچووم نمونەیەکی ترینە فیمان هەیە I didn't get up early من زوو لە خەو هەڵنەستام I didn't play tennis من یاری تێنسم نەکرد and Maria went to the cinema سیرکەن لێرە وردە ڕستەکانی خۆتان فراوان دەکەن کە ئەمەش وردە ئاستی ئینگلیزی خۆتان بەرەو پێشەوە دەبن دڵنیام کەسێک هەموو ڤیددیوکان سیر کرد بێ سوودێکی زۆری بینیەوە دەتوانێت ئێستا ڕستانە بەکاربێنێ ماریا کەسێکە تۆ دەتوانی هەر کەسێک هەر بکارێکی تر لە شوێنی بەکاربێنی ماریا وێن تو زە سینەما ماریا چوو بۆ سینەما بەت بەواتای بەڵام I didn't من نەچووم I didn't من نەچووم I went shopping من چوومە بازارکردن لێرە کۆمەڵێک ڤۆکابولەری و کۆمەڵێک وشەمان هەیە کە لەوانەیە نەیزانن ئەگەر وشەیەک نازانت کە لای خۆتان بینوسن ئەگەر وشەیەک بە بیرتان نایەتەوە واتای ئەوەیە کە نایزانن بۆیە تکا بینوسن بەکاری بێنەوە دەکرێت هەموو وشانت بیست بێ بەڵام نەشیان زانی هەروەها وەکو ئەرکی خۆتان ئەم ئەرکەتان بۆ بەجێ دێڵم بۆ ئەوەی هەر یەک لەم ڤێربانە خۆتان بە دوایدا بگەڕان لە ئینتەرنێت شتێکی زەحمەت نییە بیکەنە حاڵەتی ڕابردوو بزان چۆن دەبێت تا ڕابردوو ئەم ڤێربانە هەمووی حاڵەتی پرێزنتن واتە بۆ حاڵەتن بۆ کاتی ئێستا ئەگەر بۆ ڕابردوو بەکاریان بێنی چۆن دایانکەیە ڕابردوو ئەمەش بۆ ئەوەی کە هەموو شتێک وەکو پیازی پاکراونێتە بەردەستان خۆشتان هەوڵێکی بۆ بدەن دراوە پیکچەر واتە کێشانی وێنە ئیت ئەمیل واتە خواردنی ژەمێک تراڤڵ ئەبرۆت واتە گەشتکردن بۆ دەرەوەی وڵات ئەپڕۆت واتە دەرەوەی وڵات ئەم وشەیە نوێ پێم وابێ بۆ ئێوە ئەپڕۆت واتە دەرەوەی وڵات تراڤڵ واتە گەشتکردن ئێرن سەممەنی واتە بەدەستهێنانیان کۆکردنەوەی هەندێک پارە go to the cinema چوون بۆ سینەما read a book خوێندنەوەی کتێبێک buy a lot of things کڕینی ژمارێکی زۆر شت have some fun بەواتای خۆشی واتە بەسەربردنی کاتێکی خۆش have some fun واتە بەسەربردنی کاتێکی خۆش drink some water خواردنەوەی کەم هەندێک ئاو run a race واتە ئەنجامدانی پێشبڕکێ ڕیس بواتە پێشبڕکێ و swim in the sea مەلەکردن لە دەریادا go fishing ڕۆشتن بۆ ڕاوکردنی ماسی سەیکەم فیشینگیش پێم وابێ وشەیەکی نوێ لێرە بواتای ڕاوکردنی ماسی play active games یاریکردنی ئەکتیڤ بەواتای لە کوردیشدا زۆر جار دەڵێن ئەکتیڤ بەواتە چالاک دێ پلەی ئەکتیڤ گەیمز واتە یاریکردنی یاریە چالاکەکان ئەو یاریانەی کە تۆ تێیدا ماندوو دەبی و هەوڵ دەدەی meet some friends واتە گەیشتن بە هەندێک هاوڕێیان کۆبوونەوە لەگەڵ هەندێک هاوڕێ بەسەربردنی کاتێکی خۆ میتینگ کە سامۆن واتە دەتوانی کۆمەڵێک مەبەست لە زمانی کوردیدا بپێچ
جامپ بەواتای خۆبازدان. ئەوە ئەرکی ئێوەیە کە هەموو ئەم وشانە بکەن بە ڕابردووە بتوانن بەکاری بێنن. لێرەدا کۆمەڵی دەیلی ئەگزامپڵمان هەیەوە تا نمونەی ڕۆژانە و ئەو وشانەی ئەو لینک وەردانەی کە تۆ دەتوانانی بۆ ڕابردوو بەکاریان بێنی بە شێوی سوور پیشاندراون. تۆ بە دڵنیاییەوە دەبێ هەموو ئەم ڕستانە بزانیت لە بەریان مەکەند کە تێی بگەن، واتە تۆ بتانی بۆ کاری ڕۆژانەی خۆت بەکاری بێنی. ئەوە گرنگە، نەک ئەوەی کە ڕستەیەک بزانیت لە بەرت بێ، هیچ سوودی نییە ئەگەر تۆ نتوانی بەکاری بێنی. نمونونەکانتان بۆ دەخوێنمەوە. I went to the market yesterday، واتە من ڕۆیشتم بۆ مارکێت دوێنێ. My brother slept late yesterday morning، واتە براکەم درەنگ خەوت دوێنێ بەیانی، چونکە لە دوای سەعات 12 شەوە مۆرنینگ بەکاردێواتە لە کوردەواری خۆمان دەبێتە دوێنێ شەو نیوەی شەوێ سەر لە بەیانی درەنگ خەوتوە، بۆیە دەڵێ yesterday morning چونکە دوای سەعات 12 شەو بە دڵنیایەوە خەوتوە. We had lunch at Pizza Cato، ئەمە ناوی ڕێستورانتێکە، yesterday afternoon، واتە ئێمە نانی نیوەڕۆیەمان لە ڕێستورانتی پیزیکاتۆ خواردووە دوای نیوەڕۆ. Did she call you yesterday evening؟ ئایا ئەمە پرسیارە، ئایا کچەکە تەلەفۆنی بۆ کردی دوێنێ ئێوارە؟ What did Kate do last night؟ ئایا کەیت بێگمان ناوە، ئایا کەیت چی کرد شەوی ڕابردوو last night؟ ئەم وشانە گرنگە لە بەریان بکەن، ئەو شانەی بە سووری نووسان وشەکان گرنگە بە دڵنیایەوە. The Sims went to Antalya last year، عایلەی سمز چوون بۆ ئەنتالیا ساڵی ڕابردوو. Last week I stayed at home، هەفتەی ڕابردوو من لە ماڵەوە مامەوە. I took a trip to the mountains 2 months ago، من گەشتێکم بۆ شاخەکان کرد 2 مانگ پێش ئێستا. ئەم وشە سوورانە تۆ دەتوانین بیان خەیتە پێشی ڕستەکەەوە، دەتوانین بیان خەیتە دوای ڕستەکەەوە، بە گوێرە بەکارهێنانی خۆت کەوتووە. ماونتین بۆ ئاتای شاخ، ئەگەر ماونتینیس بە ماونتینس بۆ ئاتای شاخەکان دێ، ئەگەر نایزانە موشێ. تریپ بۆ ئاتای گەشتێ. I took a trip، واتە من گەشتێکم کرد بۆ شاخەکان the mountains 2 months ago، 2 مانگ پێش ئێستا. 3 days ago a thief stole my wallet، 3 days ago a thief stole my wallet، واتە 3 ڕۆژ پێش ئێستا a thief دزێک stole دزی my wallet بۆ ئاتای جانتای گیرفاندێ، واتە 3 ڕۆژ پێش ئێستا دزێک جانتای ناوی گیرفانی منی دزی، stole بۆ ئاتای دزی دێت. I phoned Teddy an hour ago، واتە من تەلەفۆنم بۆ تێدی کرد سەعاتێک پێش ئێستا. My granddad did in 1990، واتە باپیرە گەورەم لە ساڵی 1990 کۆچی دوایی کردووە. We met on Sunday، ئێمە لە ڕۆژی یەکشەممە بێگەیشتین، یان چاوپێکەوتنێکمان هەبوو. The students left the school at 4 PM، خوێندکارەکان قوتابخانەیان لە سەعات 4 دوای نیوەڕۆ بەجێهێشتووە. لەفت بۆ ئاتای بەجێهێشت. بۆ ئەم ڕۆژ بۆ ئەموانێش ئەم ڕستەیەمان بۆ ئامادەکردوون کە ڕستەیەکە دەربارەی لێبوردن و دەربارەی ڕابردوو لە هەمان کاتدا. A quote about past، واتە کۆت واتە قسەیەکی ناستاق، قسەیەکی گرنگ دەربارەی ڕابردوو. You broke my heart but I forgive you، واتە تۆ دڵت شکاندم بەڵام من دەتبورم. سیرکەن you broke ڕابردووە، واتە تۆ لە ڕابردوودا دڵت شکاندم. I forgive you، ئەمە ڕانەبردووە، واتە من دەتبورم، یعنی بورهان بۆ هەموو کاتێکە بۆ ڕابردوو ڕانەبردوو، واتە تۆ لە ڕابردوودا
دڵشکاندوم بەڵام من دەتبورم خۆشحاڵم بە سەرنج و تێبینەکانتان ئەمەوانەی 12 هەم بوو هیوادارم سووتان لە وەرگرت پێ و بە هیوای کاتێکی خۆش و هیوادارم بەردەوام بن